ئاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە 4 حوزەیرانی 2025تان پێشکەش دەکەین. هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلاندەم پارتی تۆلای حەتەموغلاری لا کۆبوونەوەی گروپی پارتەکەی لا پەرلەمان ڕۆژەوەکانی هەڵسەنگاند و داوای کرد هەرمی شاعر نازم حکمەتیش بهێنرێتەوە بۆ تورکیا. حاتموغلاری سەرنجی خستە سەر ئاڵۆزی پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوین و هەروەها وتی لا کۆتاییەکاندا سێ خاڵی بنەڕەتی لە ڕۆژهەڵاتی ناوین هاتوۆتە ئاراوە. ئەوانیش کاریگەری زل هێزە جیهانیەکان لە هەرێمەکە و ناکۆکی هێزە هەرێمیەکان و قەیرانی گزارشکردن لە گەل و گرنگی نەدان باخواستەکانی گەلە. هەروەها لە بەردەوامیشدا حاتموغلاری سەرنجی خستە سەر ڕۆڵ و کاریگەری پێگەی تورکیا لە هەرێمەکە وتی بارودۆخی جیۆستراتیژی و ڕابردووی مێژووی تورکیا ڕۆڵی وڵاتەکەی گەاندۆتە ئاستێکی گرنگ و کاریگەرتر. گرنگ و پێویستە لەمە و دووە تورکیا وەک پێشەنگ و نێوەنگێرێک ڕۆڵی خۆی لە بەرەو پێشچوونی ئاشتی و چارەسەرکردن کێشەکان لە ناوچەکەدا ببینێت. هەروەها حاتموغلاری لە بەردەوامیشدا وتی پەرسەرنجی خستە سەر پرۆسی چارەسەری ئاشتی و ڕایگەیان ئەم پێگەیە هاوکارێکی باشە بۆ بەرەو پێشچوونی پرۆسەی ئاشتی و ئەم هەنگاوە تەنها بۆ ئاشتی نێوان کورد و تورک نییە، بەڵکوتی تەنها بۆ ئاشتی نێو خودی تورکیاش نییە، بەڵکو جارێکی تر دووپاتی دەکەینەوە کە بە گرنگی لەم پرۆسەیە دەڕوانین و هەمیشە جەختی لێ دەکەینەوە. سەرۆکی گشتی مەهاپا دەوڵەت باخچەلی با بۆنەی هاتنی جەژنی قوربانەوە پەیامێکی بڵاو کردەوە و لە پەیامەکەیدا دەربارەی پرۆسی چارەسەری بانگەوازی بۆ خاوەنداریکردن لە پرۆسەکە کرد. باخچەلی ڕایگەان ئیدارەدانی ئەم وڵاتە و خەڵکەکەی پێویستە بە پێوان و بنەڕەتی دامەزرێنەری کۆماری گەرنتی بکرێت و ڕاشیگەان پێویستە تورکیا ئەم هەلە مێژوویە و زێڕینە لە دەست نەدات و لەمڕۆوە بەرپرسیارەتی مێژووی دەکەوێتە ئەستۆی هەموو کەسێ. هەروەها ڕاشیگەان دوای کشانەوەی چەک ئامانجەکانی تورکیا بۆ دەسەڵاتی بێهاوتای سەدەی نوێیە و وتیشی با بوێریەوە پارێزگاری لە مافی خوشک و برایەتی نێوان نەتەوەکانی تورکیا دەکەین. لە 31 ساڵەی تێرۆرکردنی کرێکارانی پێشەنگی کورد ساواش بۆڵدان عەدنان یەڵدرم و حاجی کارای لە گۆڕستانی ئەفجەلاری ئەستەمبۆل یادکرانەوە کە لە کردەوەیەکی توندڕاوانە و ڕەگەزپەرستانەدا شەهید کرابوون. لە یادەکەدا هاوسەرۆکی گشتی دەم پارتی تونجێر باقیرخان قسەی کرد و ڕایگەیان ئەم وڵاتە پەڕەیی زۆر تاریکی مێژووی هەیە و پێویستە ئەو ڕابردووە سپی بکرێتەوە و هیچی دیکە کاریگەری لە ئایندەی وڵاتدا نەکات. ڕاوتیشی لە وڵاتەدا هەزارانی وەک ساواش و عەدنان و حاجی کارای باشێوەی شاراوە کوژراون و لە کەسێتی ئەم سێ هاوڕێیانە هەموو ئەوانی کە بەم شێوەیە کوژراون یاد دەکەینەوە. باقیرخان باسی لەوەش کرد تاکە تاوانێک ئەم مرۆڤانە هیان بووە کە کوردبوون بووە ئەوەی کە شۆناس و زمانی گەلی کوردیان دەپاراست و خاوەنداریەتیان لەوانە دەکرد. هەروەها محەممەد ئاگر دانی بەمە داوە ئەو توێتی لە وڵاتەدا هەزاران کەسمان کوشت و بە هەزاران ئۆپەراسیۆنمان کرد. بکوژانش ئێستا بە ئازادی دەگەڕێن. لە کۆتایی قسەکانیدا باقیرخان ڕایگەیان ئەو تێکۆشانە 31 ساڵ لەمەوە پێش دەستی پێکرد بەردەوام و 30 ساڵی دیکەش بەردەوام دەبن لەسەر هەمانشت تاکو بکوژەکانی ساواشەکان و عەدنانەکان و ئاپێ موساکان و هاوڕەکانی دیکە دادگایی بکرێن. مەراسمێکی جەماوەری شکۆدار لە گۆڕستانی شەیدانی شەدادی شەڕوانی هێزەکانی سووریای دیموکراتیک لەیس حەمادی عەلی خەلەف کە لە 27 ئایار و هەروەها مەحموود حوسێن ئەلفەرحان کە لە 30 ئایار لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکانیاندا شەهید بوون بە خاکسپێردران. لە مەراسمی بە خاکسپێردباردنەکەدا نوێنەرانی ڕێکخراوە مەدەنی و سەربازیەکان و دانیشتوانی شاری شەدادی ئامادە بوون. فەرماندەکانی ئەنجومەنی سەربازی شەدادی محەممەد ئەحمەد بە ناوی هێزەکانیەوە قسەی کرد و ڕایگەیان ئێمەی قەسەدە قەرزداری شەهیدانین. دوای وتارەکان ناسنامەی هەردوو شەهید خوێندرایە و ڕادستی بنەماڵەکانیان کرا و تەرمەی شەهیدان بە هاوچنەوەی دروشم پسپاردەی خاکرا.
لایەکی تریشەوە لە حەسەکە و ڕەقە تەرمی چوارشەروانی هێزەکانی یاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کە لە ئەنجامی هێرشی بۆم ڕێژکراوی چەتەکانی داعش لە سەر ڕێگای ڕەقە حەسەکە شەهید بوون لە حەسەکە و ڕەقە بە خاک سپێردران لە حەسەکە بۆ ئەندامانی شەهیدی هێزەکانی یاسایشی ناوخۆ مهدی ساڵح ئەلئولگە و ئوگلە هەروەها عیسا عەلی عوسمان کە لە 1 حوزەیرانی 2025 لە ئەنجامی هێرش شەهید بوون هەروەها بۆ ئەندامی هێزەکانی کۆماندۆی قەسەدە محەممەد خەمیس ئەلحەمام کە ئەویش لە 25 یاری 2025 لە بەندایی تەشین شەهید بوو لە گۆڕستانی شەهید دژوار لە گوندی داودیای حەسەکە مەراسمێک بەڕێوچوو هەروەها لە ڕەقەیش دانیشتوانی کانتۆنی ڕەقە بە مەراسمێکی جەماوەری تەرمی شەروانی قەسەدا شەهید حەسان محەممەد ئەلعەلیانیان بە خاک سپارد و بە شێوەیەکی خیابی مەراسمێکی پرسیشان بۆ شەروانی هەخەپە شەهید سولەیمان موسا ئەلفەهەد بەڕێوە بر لە مەراسمەکەدا جەماوەر بەڵێنیاندا ڕێبازی شەهیدان درێژە پێ بدەن. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران لامیانی پێشوازیکردن لە باڵوێزی نوێی نیوزیلەند لە وڵاتەکەی ئامادەی تارانی بۆ پتۆکردنی پەیوەندیە دوو قۆڵیەکان و کرانەوە بەڕووی وتووێژی نێودەوڵەتیدا دووپات کردەوە وتی دەبێت هەموو کار بکەن بۆ ئەوەی ئاشتی و ئارامی زاڵ بێت نەک ململانێ و شەڕ هەروەها بە شێوەیەکی ناڕاستە و خۆش پێشوازی لە دانوستانە ئەگەریەکان لەگەڵ ئەمریکا کرد و ڕایگەن ئێمە پێشوازی لە دانوستانەکان دەکەین و بەردەوام دەبین بەڵام بنەمای وتووێژەکان ئەوەیە کە کەس نابێت هەوڵی سەپاندنی داواکاریەکانی بدات چونکە ئەوە یاسای گفتوگو دانوستاندن نییە ڕامەژەی بۆش کرد بە هیچ شێوەیە قبول ناکرێت کار ڕێژەمێک لە ناوچەکەدا با پشتیوانی وڵاتانی زلهێز هەر تاوانێک بیەوێت ئەنجامیدا بەڵام دواتر هەوڵدا ئەوانی دیکە وەک تێکدەری ئاسایش و ئارامی ناوچەکە نیشان بدا بۆ ئەوەی داواکاریەکانن بۆ بیانوە بسەپێنن. میدیا ئیسرائیلیەکان بڵاویان کردەوە دوو موشک لە سووریاوە ئاڕاستی ناوچەی بەرزایەکانی جۆلان کراوە کە سوپای وڵاتەکەی تێدا جێگەی کراوە هەروەها ڕاشەنگاندەوە کە دوا بە دوای ئەو بردومانە سوپای ئیسرائیل کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە و سیستەمی بەرگری چالاک کراوە لەلایەکی تریشەوە میدیا عەرەبیەکان ئاماژیان بە وەڵامدانەوەیەکی توندی ئیسرائیل کردووە با گوێرەی سەرچاوەی ناوخۆی سووریا فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل لە باشوورەوە ئاسمانی سووریایان بەزاندووە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەشاد بن.